بەخێر بێن بۆ ناحیەی بالیسان بۆ مزگەوت و حوجرەی شێخ محیەدین لە بالیسان. مێژوو تاریخی فەقێیەتی یان حوجرەی فەقێیان لە کوردستان و بە تایبەتیش لە منتیقەی ئێمە لە بالیسان دیارە وەکو معلومات یەکەم حوجرە لە کوردستان و لە عێراق لە خۆشناوەتی بووە. هاتنی حوجرە لە بۆ بالیسان لە بۆ منتیقەی بالیسان تقریبا ئەگەڕێتەوە بۆ حەفسەتەکان کاتی خۆی شێخ ئەحمەدی مەعالیان پێئەگۆ بابی شێخ عیسامەدینی لە مەریوانی ئێران هاتینە بالیسان لێرە حوجرەیان دامەزراندیە. بالیسانیش یەکێک لەو گوندانەی کە زۆرترین حوجرەی تێدا بووە. ئێستا لە ئێستادا دوو حوجرەی تێدایە. ئەو حوجرەی ئێمە الحەمدولله حوجرەی شێخ محیەدین چەند ساڵەکە دامەزرایە. الحەمدولله مەجموعە فەقێیەکی باشمان هەیە، دەرس و دیراسەشیان هەیە لەخوا بەزیادبی. نیزامی حوجرەی لەگەڵ مەکتەب و لەگەڵ قوتابخانەی جیاوازە، هەر لە سەرەتای دەستپێکردنی کتابەکانیان بە ئەحمەدی و بە فەتح القەریب و بە ئونموزەج و ئیظهار و ئەوانە دەستپێکات تاوەکو ئەگاتە مولاجامی. سەرەتا هەر فەقێیەکی سادەی پێگوتێ، دوای سوختەی پێگوترێ، لە دوای سوختەی کە گەیشتە کتابێک پێگوتێ مولاجامی، لەوێ پێیان ئەگوترێ مستعید، واتە حازر، واتە گەیشتیتە مەرحەلەی کە حازر بی. ئەوجا لە دوای ئەو مەرحەلەکەیان تۆزە ئاسانتر ئەبی. بەڵام ئێستا ئەوەی کە لە حوجرەکان ئەخوێنێ ئێمە جیاوازیەکمان تێدا کردیە. جیاوازیەکەش ئەوەیە هەر وەکو کلاسیکی قەدیمەکەی ماوە لەگەر هەندێک گۆڕانکاری، لۆ نمونە حیفزی قورئانمان زیاد کردیە، تەجویدمان زیاد کردیە، لەبەرکردنی حەدیثمان زیاد کردیە و خوێندنەوەی کتابیش زائیدن. خوێندنەوەی کتاب هەم منهەجی خۆیان هەم خارجی منهەجی خۆشیان مەجموعە کتابەکی وەکو واجب شەوانە چەند لاپەڕەیەکی دەبی بخوێننەوە. شێوازی سەعیکردنی فەقێیان کە سبەینێ لە خەوێ هەڵستی پێش نوێژی سبەینێ تەبعاً دەست نوێژی هەڵەگری و دێتە مزگەوتێ نوێژەکەی ئەکا و سونەتەکانەکە پاش نوێژی سبەینێ ڕاستەوخۆ. ئەمە نووسنەوە نییە لە زۆربەی حوجرەکان و لە حوجرەی مەش دەست بە دەرسەکانەکەین تاوەکو ڕۆژهەڵات. ڕۆژهەڵات هەندێکیان کەمەکی ئەنونەوە دوای ڕۆژهەڵاتی ئەوەی کە تەڵەبەش بی و بچیتە مەکتەبێ ئەچی مەکتەبەکەی خۆیە کاتن هاتەوە لە نیوەڕۆی تاوەکو عەسرەکەی ئیستراحەت دەکەن. لە عەسری دەست بە دەرسی ئەکرێتەوە تاوەکو مەغریب دەرسی حوجرەی فەقێیان ئەخوێنن. لە دوای مەغریبێ تاوەکو عیشای نانی ئەخۆن و ئیستراحەتێکی ئەکەن و ئەو تەرتیباتەی ناحوجرێ. لە دوای عیشاش بە هەمان شێوە تاوەکو 9 شەو یان تاوەکو 10 شەو بەردەوامن لە سەعیە لە ناو مزگەوتی. ئەوجا کە چوونەوە حوجرەش ئەبینی مطالعەی خارجیان هەیە، یا لۆ نمونە خاوێنکردنەوەی ناو حوجرە و ئەو بابەتانیان هەیە. ڕۆژانەی فەقێیان بەو شێوازەیە. سەلی مەوڕۆ شیوێ لێ منانین لە ماران لۆمانی ڕاتبێ. خواردنی فەقێیان لە زۆربەی حوجرەکان ئێستا وای لێ هاتیە بە خۆیان حازرەکەن. بەڵام ئەمن لێرەوە سوپاسی خەڵکی بالیسانە ئەەکەم بەڕاستی کە هاوکارمانن لە شێوازی حازرکردنی خواردنی فەقێیان کە پێی ئەگوتێ ڕاتبە. ڕاتبە 3 ڕۆژان خەڵکی بالیسانێ خواردن لە بۆ فەقێیەکان حازرەکەن، 4 ڕۆژەکەی دیکەش لە بۆ خۆیان. ئەو 3 ڕۆژە هەر ڕۆژەی عایدی ماڵەچیە، بڵێن ڕۆژی شەممە ئایدی ماڵەچی خواردنیان لە بۆ حازرەکە، یان فەقێیەکە بەخۆیەتی دینی یان ئەو کەسە بەخۆی خواردنەکەی حازر کردیە دینی لە بۆ فەقێیان نانەکەی لە حوجرێ ئەخۆن. ڕۆژی دواتر بە خۆیان حازرەکەن، ڕۆژی پاشتر بە هەمان شێوە ماڵەچکە لە بۆیان دینی. تا ئێستا بە زۆری بەو شێوازەیە
کە هەم شێوازەکی کەلتوریە هەم شێوازەکی قەدیمە بەڕاستی و خێر و پاداشتی چێ لە ئەو منتیقەیە کە ڕادبەی فەقەیانی تێدا ئەدرێ چکە بەڕاستی ئەمە ئەتوانین ئێستا ئیدارەی فەقەیان زۆر زیاتر بدەین بەڵام بەرەکەتەکە لۆ گوندی و خەڵکەکەش بە خۆیان پێیان خۆشە کە هاوکار بن لەگەڵ فەقەیان لۆ ڕاتبەی فەقەیان. بلا أحمد بلا أحمد إنه أنا مش عنده برونس في قاعد مدكاهي ذرو ماتا